بکەین کورە نەفەریژنە نەفەریژنە هەوەی باشە مەشغوڵ بینەوە خۆمان خۆم بە تا ڕەشکردنەوەی مەشغوڵ دەکەم هەر تەبیعەت ساخ تەکسی جوایە حەزی لە تا ڕەشکردنەوەیە ئەرێ کاکە دەڕۆی بەڵێ برام کا کاروان چۆنی ئەحواڵت سەحەتت ڕاضە و ئەو وەزعە لە چێ برا بکەین ئیش نییە ئیش وەزعەکەم پێویستی بەوەیە ئیشی زیاتر بکەیت باشە بڕۆی دەرەوە چێوە دەچی بازار فەرموو تاکە تەواو نەکەم نا ئەوڵاواز باش تاخیر بووی یا الله یاخۆ بەخێر بێ خۆشبیت کا کاروان وەزعت کووە توسحت وەڵا زۆر باشم جەنابەت باشی ئینشاءالله باش دەبی ئینشاءالله بازاری هەولێر وەنیا بەڵێ کن قەراتێ بەڵێ زۆر باشە بینەرانی 964 سڵاوتان لێبێت لە ئەڵقەیەکی دیکەی پرۆگرامی تەکسی 964 بێک دەگەینەوە میوانێکی ئازیزمان لەگەڵدایە کوڕەکی هەولێرەیە ئەویش کاک کاروان خۆشناو کاک کاروان زۆر بەخێر بێ ئەم نەتو باش دەناسم بەڵام دەمێ بینەران زیاتر بناسم بەچ بناسێنم عەقید کاروان خۆشناو یان کاروانی ڕاگەیاندنکار حەزم لێ بەچ بناسێ حەزم خۆت باسی بکەیت من کاروانە کاروان عەبدولکەریم شێخ عەلی ناسراو بە عەقید کاروان خۆشناو بۆی بە پلەی وەزیفیەکەم لە گەڕەکی عارەبانی شاری هەولێر ساڵی 1972 لەدایک بوویمە دەرچووی پەیمانگای پێگەیاندی مامۆستایانم بەشی وەرزش ساڵی 1992 دواتر دوای دەرچوونم چوومە ناوڕیزی پۆلیس بە پلەی ڕێپێدراوی پۆلیس لە کاری لێکۆڕینەوە لە نێشتنی تاوان کارم کرد هەتا ئەوەی ساڵی 1998 کۆلێژی پۆلیس کرایەوە وەرگیرام لە یەکەم خولی کۆلێژی پۆلیس لە هەولێر ئەو بوو ساڵی 2000 بە پلەی ملازمی دوو لە کۆلێجی پۆلیس دەرچووی دواتر هەر لەو کاری خۆم مامەوە لە کاری لێکۆڵینەوە ئەو بوو هەر لە هەمان ساڵ لەسەر داوای بەڕێز بەڕێوەبەری گشتی پۆلیسی ئەو کات لیوات زەمیر بوو گوتیان وەرە ڕاگەیاندن وەرگرە بەشی ڕاگەیاندنم وەرگرت هەر لەو بەشە مامەوە وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندن و وتەبێژی پۆلیس نزیکەی 15 ساڵ لەو بەشە مەزمونێکی زۆرە بەڵێ 15 ساڵ لەو بەشە کارم کرد هەتا 2000 کەسێکی خوانەناس راپۆرتی لەسەرم نووسی ئەوە بوو لادرام لە شوێنەکە و تەزمیت کرا سڕ کرام لە کاری پۆلیس وتیان بەزدانی شەو موچەکەت دەدەینێ و ئەوە نابی دەوام بکە بە هیچ شێوەیە ئەو بوو من پیجێکم هەبوو لەسەر پیجەکەی خۆم هەبە ناوی کاروان خۆشناو بوو بەردەوام بووم لەبەر خزمەتکردنی خەڵک بەڕاستی تا ساڵی 2018 بیرۆکەوم لە هات کە بچم دیسان پەرە بە خوێندن بدەم چوومە پەیمانگای تەکنیکی هەولێر بەشی ڕاگەیاندن 2 ساڵیش لەوێ خوێندم و پلەکەم بە سێم دەرچوم لە پەیمانگای پێگەیاندنی ئەوە عەفۆ پەیمانگای تەکنیکی بەشی ڕاگەیاندن ئەو شادەشم هیناوە هەر لەو وەزعی ماینەوە تا ئێستاش نزیکەی 10 ساڵە سڕ کراوم و لە ماڵ دانیشتوم سڕای ئەو وەزعەش هەست دەکەم یعنی خەڵکێک زۆرە تویان خۆش دەوێت پەیجەکەشت کردیتەوەی کە خەم و مەشاکلی خەڵک بڵاوکەوە و گویا مینبەرێکی ئازاد بۆ خەڵک یانی ئەوە لە چی دروست بووە و خۆشەویستی خەڵکە بۆ تۆ لە چیەوە دروست بووە طبعاً خۆشەویستی خەڵک خوای گەورە سوبحانەوە تەعالە لە خوای دەزانم ئەوە خوا سوبحانەوە تەعالە ئەوە فەزل و کەڕەمی ئەوە کە خەڵکەکە تا ئێستا منی خۆش دەوێ و لە پەیجەکەم هەر شتێک دەبێ خەت سەریع گرتە ڤیددیۆیەکان ڕاد و ڕووداوبی هەر شتێکبی بۆم دەنێرن و یا داواکاری یا گلەی خەڵک ئیتر کار لەساوە دەکەم بەدەست خۆشیەوەش ئەو بەڕێوەبەر و بەرپرسانەی شار کە ئەو شتانەی کە پەیجم دەبینن کاری لەسەر دەکەن ئەوەش بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمانە لە شاری هەولێر پێیان ناخۆش نییە هەندێک جار گلەی و گازاندەی خەڵک بڵاو دەکەی هەندێک وەڵڵی زۆریان پێ ناخۆشە نەک پێیان ناخۆشە لەبەرەوەی زۆر جار تەلەفۆن دەکەن دەڵێ کاکە تو بەس بڵاوی مەکەوە دایرێکت بۆمەی بنێرە ئێمە چارەسەری دەکەین طبعاً ئەمنیش هەدەفەکەم ئەوەیە کە بەڕاستی من حەزم لە تەشیری کەس نییە و حەزم لە
ئەوە نییە کە کەس تەشیر بکرێن کەس بەڵام کاتێک سەیرە یان سیرەکە زایرە چێ کاکەرچلان خەڵک دەچی مراجعەی دایرەکەش دەکا کاکە ئەو کێشەمان هەیەن ئەو بۆڕیە وهایەن ئەو کارەبایەوە بۆیان چارەسەر ناکرێت کەچی وەچی دەکەوتە سە سوۆسیال میدیا بۆ بەیانەکەی چارەسەر دەکرێت ئەوش بەداخەوە ینی شتەی خراپە خەڵکی شاری هەولێرش بەڕاستی خەڵکێکی جوانە ینی بەس خزمەتەکەی دێ خزمەتی بکەیت خەڵکەکی سالمە سالم زۆر حەزی لێ خزمەتیکە ئێکاکە کاتی داوای بەسیترین مافی خۆی دەکات لە ئاو کارەبایەوە حەقی خۆیتی منیش لەو ناحی پژگیریان دەکەم و سڵ ناکەم بە هیچ شێوەیەک لە سەروەی تهدید بکرێن یاخود بێ نەخەت ئەمن جۆم لە شتانە نییە لە غێری خوای نەبی سوبحانەهو وتەعالا لە کەس ناترسێم منیش لە خزمەت خەڵکی شاری هەولێر زۆر باشە باسی خوێندنی خۆت کرد بۆ ڕاگەیاندن و پۆلیس و وەرزش و ینی تێکەڵەیەکەی لەوە ئەوە چۆن بوو حەز زۆر لە خوێندن بوو یان هەدەفی دیکەت هەبوو لەوە ینی وەکو باسم کرد کاکە ئەرسەلان کاتی سڕکرامە تو لە ماڵی دانیشتی خۆشم کە 15 ساڵ ئەزمموی ڕاگەیاندنم هەبوو حەزم کردبی کەمە ئەکادیمی بە ئەکادیمی بکەم بەدەستخۆشیەوە دکتۆرەکانی پەیمانگای تەکنیکی هەولێر زۆر یارمەتیمیاندا لەوەی کە وەرگیرام و ئیتر تانیم کە ئەکادیمیەنیش بە شادێکمان هەبی لەو بوارە باسی ئەزمموی ڕاگەاندن فترەیەکی زۆر وتەبێژی پۆلیسی هەولێر بووی بەپرسی ڕاگەاندنی پۆلیسی هەولێر بووی تعاملت چۆن بوو لەگەڵ میدیاکان چونکە ئێستا زۆرێک لە گلەی هەیە لە وتەبێژی نەکەری پۆلیسی بەڕێوەی بەلایەتەکانی وەزارەتەکان ینی هاوکار نین زۆر بۆ زانیاری پێدان بە میدیاکاران تۆ چۆن تعاملت دەکرد ئەو کاتە و ئێستا ئەدای ئەوان چۆن دەبینی بەبێ ئەوەی کە با بڵێن تەرکیزمان لەسەر شوێنێک بێت بەڕاستی کاکە ئەرسەلان من کاتی کارم کرد لە ڕاگەیاندن هەر لە یەکەم ڕۆژی تەعام بیدایەتی زۆر لۆ مستەخت ئەتوبێی لە ئەفسەرێکی لێ کۆڵینەوە لە تاوانەکانی کوشتن لەگەڵ دزیە گەورەکان بتینە سەر کامیریان یەکەم چەحلۆ من داناوە بڕواتەبی کە بەرنامەی ئەو کاتی پۆلیس و کۆمەڵ هەبوو بەرنامەی پێشکەشکەم ڕۆژی یەکەم یعنی نیو سعادەم پێکەنیم گرت و ڕاستی لە بەرەوەی کامیرا تۆزێک قورسە کامیرێت کارتی لە پێشدادنێت یعنی حەزم لەو کارە نەبوو بەڵام ئیتر بە مدیرعام گوتی دەبی ئیلا ئەو کارم بکەیت ئەوە بوو سەبر توانیم ئەلحەمدولیلا ئیشەکی باش بکەین بەڵام لەگەڵ ڕاگەیان کاران هەلە یەکەم ڕۆژی ڕابەڕاستی من تەرکیزم لەسەوە نەبوو ئەوە فلانە کەناڵە سەر بەو حزبەیە ئەو شتێ و هەلێک لە من نەبوو ئێستا عکس بۆ تۆ ئێستا هەندێک لە میدیا هەندێک لە وتەبێژەکان بەس لێ دوان بۆ هەندێک دەستگا دەدەن ڕاستی ئەمن بە ڕۆژنامە نووسەکانم گوت بوو چێ دێ تەلەفۆنیان دەکرا و حادسە هەیە دەمگە وەرە بە چاوان وەرە بە خێر بێ هەتا باسی شتێکی سەی بکەم بەڕێز کاکەریم سنجاری وەزیری ناوەخۆ بوو ئەوکە ڕۆژەکیان کاگام خاڵق ناردیە دوم بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بوو گوتی وەزیرە توی دەوێت زۆر تووڕەشە ئێگوتم لەگەرم وەرە گوتی وەڵا نامیشم هەیە بەس بڕۆ زۆر تووڕەیە منی زۆر باساییم تووڕەیە من شتی خەڵەتم نەکردی الحەمدولیلا چوم من دەگەمنیان ڕاگرت تو دوگوتیان فەرم بڕۆ ژۆرێ کاکەریم ئەوراقی لە پێشوو تەوقعی دەکرد تەماشای منی نەکرد منیش تەحیەکەم بلۆ کرد و گوتم بەڵێ سەیدی گوتی چییە ئەوە دەڵێن ئەتو هەواڵ دەدەیە بە فلان دەستگا و فلان دەستگای کاو کاتی ئەو دەستگانە بەناوی معارەزە ڕۆیشت بوون نامەوێ ناوەکان بینە ئەمنیش گوتم بەڵێ سەیدی وەڵا ڕاست قەلەمەکەی فرێدا سەری بڵند کرد گوتی چێ گوتم بەڵێ سەیدی گوتی یعنی چی بەڵێ سەیدی گوتم بەڵێ هەواڵیان دەدەم گوتی یعنی چه هەواڵیان دەدەیە گوتن من چالاکی پێ دەدەم قاتیلێک چیرایە شەبەکەی گەورە کەشف بووە ئەو هەواڵەش بە ناڕاستەوخۆ ئەو کەناڵە ئەگەر معارەزەش بی ئەو هەواڵە سەرکەوتنەکە لەو پۆلیسلۆ دەستگای وەزارەتی ناوەخۆ گوتی کابیلێەوە گوتم ئەمن ئەو هەواڵی کە دەدەم ئەو دەستگایانە بە ناڕاستەوخۆ مەتحی وەزارەتی ناوەخۆ گوتی هەڕە کاکە هەڕەیشی خۆت بکە تێگەیش وەزعەکە تێگەیش کە ئەوانەی لەسەریان نووسی بووم تێگەی کە وەزعەکەت چۆنە من بە ژیانی خۆم تەماشای ڕۆژنامە نووسم نەکرد لەو 15 ساڵی ئەوە فلانە دەستگایە ئەو فلانە دەستگایە چیم دەدا بە دەستگایەکانی کەناڵەکانی بلین ئەوانەی لە ناو حکومەت بوون هەمان قسە و گرتە ڤیددیۆ و هەر شتێکە با دەمدا کەناڵەکانی تر
ئەوە دەتوانی خۆت بە ڕۆژنامە نووسەکان بڵی کە بەڵام ئێستا کە جەنابەت باس دەکەی کە بەو شێوەیەکی ترە طبعاً ئەوە زۆر غەڵەتە لەبەرەوەی ناکرێ خاصەتەن لە ئێستا ئەمە لە ساڵی 2025 ئێستا تەقەک لێرە بکرێ هەموو یەک کەس گرتە ڤیددیوەیەکی تەسویر کاتەوە و ناکرێت و بیشاریەوە ناکرێت و بەلاڕێیدا بێ بۆیە بەڕێی من زۆر غەڵەتە کارێکی زۆر هەڵەیە دەبێت تەعامل لەگەر گشت ڕۆژنامە ئێستا هاوڵاتی بوویتە ڕۆژنامە نووس ئێستا ینی سوشیال میدیاوەیەکە کە هاوڵاتی بتە ڕۆژنامە نووس ڕۆلی ڕۆژنامە نووس ببینێت ئەو گرتانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە دەگیرێ تەسویر دەکرێت بڕوات هەبی حقیقت بزر نابی بڕوات هەبی شتی پێکەشف دەبی بڕوات هەبی کەناڵەکان لێکۆڕینەوەی لەسەر دەکەن دەستگامنیەکان لێکۆڕینەوەی لەسەر دەکەن چکە لەبەر کەسێک دەکوژی لەبەر یەکێک تەسویری کردەوە دیارە ڕاستیەکان ناشاردرێتەوە هیوادارم بە خۆیان دابستنەوە و هاوکاری ڕۆژنامە نووسان بن لەبەرەوەی ئەوان دەیانەوێت ڕاستیەکان بگەینن توش دەتوێت ڕاستیەکە بگەینی ناکرێت و بڵێ ئەوە نەبووە و ئەوە نەکرا لەبەرەوەی ئەو بێنەوەشە درۆنەکەن 200 ڤیددیۆ تەسویر کرا کە درۆنەکەتی ناتانی و ناکرێت ئەتوو لە خەڵک بیشاریەوە ڕاست کاکارم باسی بەرنامەی پۆلیس و کۆمەڵێکە کە فترەیەکی زۆر پێشکەشت دەکرد چ چیرۆکێک هەیە کە لە یادەوەریت ماوە بەڵام کەسێک کە تاوانبار بووە یان تۆمەتبار بە تۆ مقابلەت کردووە لە بەرنامەکەت شتێکە لە ذهنت ماوە لە بیرت ناچێ و تاوانێک بۆ یان شتێک بووە دوور و داوی زۆر ناخۆشە بوو یەکیان بەڕاستی کاتی لێکۆڵینەوەکەمان کرد بەڕاستی قەت لە بیری ناکەم ئەو شەویش کاتی سعات تقریبا نزیک 11:12 شوێتەوە بووین ئەو کات بەس کافتریای بیتوبی لە هەولێرە دەماوە هەتا بەیانی چوومە کافتریای دانیشتم لەگەر 1-2 ساڵتان هەتا سبەینێ بەڕاستی تاسما بووم ئەوە بوو زردایچێک زرمناڵەکەی خۆی بە علەساس بیشوە بە جامی حەمامی پلاستیکەکە ئەوەندەی لە سەریدا بوو کوشتە بووی بەڕاستی زۆر زگم بە منداڵەکەی ستا خوشکە چیە بوو ئەو شەوی چوین خوشکە کەشمان ڕزگار کرد و گردمان و قاتیلەکە جیرا ئافرەتێک بوو زۆر دڵڕاق بوو کاتی قسەم لەگە کرد یعنی زۆر بە بێمنەتی یعنی قەت پێش سعاتە چی قەتلەکەی کردبوو زۆر بێمنەتیش بوو ئەو قەت لە فکر ناچێ و ڕووداوەشتریش هەبوو کەسێک کە هەردوو چاوی کوێر بوو لە شەڕی ناوەخۆ بە ڕوومانە چاوی کوێر بووم پێشمەرگە بوو هەڵسا بوو بە کوشتنی هەردوو منداڵەکەی خۆی ئەویش لە بەر هەندێک مەسائلی قەزیەی خۆیان کۆمەڵایەتی بوو بەڕاستی زۆر پێتێک چوم لەبەرەوەی دوو مناڵی دوو پەپولە تقریبا یەکیان 2 ساڵ و شتێک بوو ئەویت کە 5 ساڵ و شتێک بوو هەردووچی بەکلەکە کۆرەش بوو بە کلاشکۆف کوشتبووی بەڕاستی قەت لە بیرم ناچی ئەو دوو ڕوودا دەکرێت بزانم ینی دوورخستنەوەی تو لە پۆلیسی هەولێر وەکو تەبێژ و بەڕێبەر ڕاگەاندن خەڵک ڕەنگە زۆر بە دەقیقی نەزان مەسەڵ دەتەوێت باسی بکەیت لە من کە هۆکارەکە چی بوو بۆچی دوورخرایەوە طبعا ئەو ئسلوبەی من هەیتم لە فەیسبوک ئێستا لە پیجی هەر هەمان ئسلوبیشمە بوو کاتی خۆی ینی من وەکو باسم کرد شتێک نەبوو بە ناوی ترس لەلای من بەڕاستی شتم دەنووسی ئەو کاتیش 2015 ئەوە بۆ ڕاتبی پۆلیس ئەگە بەبیت بێ نەگڕاتە بڕاتب بە کاملی موچە خەلەلی کە دوێ موچە نەدەهات تاخیر دەبوو ئەو ڕۆژیش دیار و کارمەندێکی پۆلیس هاتن گوتیانەوە کارمەندەکە توی دەوێ وەڵا گوتم بابێ ئیتر هاتە ژوورێ گوتی سەیدێت و لە فەیسبوکت نووسیا ئەوڕۆ موچە دەدرێ گوتم وەڵی کاکە بڕیار وا بوو موچە بدرێ بەڵام تەعجیل کراوە موچە بۆ چەند ڕۆژێکی درتەگوێ گوتی وەڵی من ئەو شەو چیمە بە دەرکەی سوپەرمارکێتە چی خێزانم چیتە ژۆرێ لە بۆ شیری مناڵەکەم گریایە بە خێر قوتێک شیریان دایمێ وەچی وای گۆ بەڕاستی ئەمن پێتێک چوو ئەو بوو چەند زابتێک لەگەرم دانیشتبوون لە وەفەیەکە چیان هەندێک قسەم کرد قسەکان بە منافەسە بوو یەک لە ئەفسەرەکان چوو راپۆرتی نووسی و ئەوە بوو ئەمن لە کارەکەی خۆم دوورخرا لەسەرەوە کەسێک راپۆرتی لە تودا بوو بزەبت بەداخەوە ئێستا لەو فترەی ئاخیری بینیم ڕوو لە سیاسەتیش کردووە ینی خۆت تەرشیح کرد بۆ پەرلەمان و زام دەریش نەچووی ئەوە چۆن بوو بڕیارتدا کە بچێ ناو
وەسەتی سیاسی و چە پەرلەمان و ئەوانە بەوخوای کاکارچەلان من هەڵبەتە لەگەر ئەو شتەی نەبووم بەڵام لەبەر ئەوەی وەکولۆم باس کردی ئەو ساڵ دەکات 10 ساڵ ئەو مۆزوعی جەناوت بازەکەی پار بوو 9 ساڵ سڕکردن و بێمنەتکردن و منەتی کە نەزانین و خۆ بوو خۆم هەڵبژار سەرتا سەر بەخۆ خۆم هەڵبژار بەڵام لێرە چەند کەسانێک هەڕەشە و ئیتر زەخت و وایان کرد کە یان سەحدەبی سەحب کاتەوە منش بەڕاستی سەحبم نەکردەوە ئەوە بوو بەگەر جیهەتە کەتم ئەوەی کە من هەرە و دوعایشم دەکرد خوا لۆ خاتی گەورە و عەزەمەتی خۆت کوی خێری تێدا وا بێتە پێشلۆمە 12656 دەنگم هینابوو کردیانە 1500 ینی بەڕقم ئەوەندە بەڵام نەتیجە کۆتا بەخۆشیان باش دەزانن بەڵگە تێ لەسەرەوە یانی بەخۆشیان باش دەزانن داتایەکان چۆم و کلیکەکە لە چێکرا و ئیتر ئەوە هەندێک دوور و قۆڕ هەتا کاتی خۆی دێ زۆر باشە لەگەڵ وەرزش بینێت چۆنەکە فاترەیەک لەیانەی بروسێک بووی سکرتێری یانەکە بووی دوای ئەوە لە ئێستا پێمابی لەگەڵ یەکێتی نیشانەشتێنیش هەرماوی وەکو جێگری نازام وڵای بزەوە پۆستەکەت شێت کە فترەیەکە هیچ نەشاتات نەماوە نازای پۆستەکان چیان لاتوە من لە 2023ەوە چوومە یانەی وەرزشی بروسک سەرەتا ئەندام بووم دوای بوومە سکرتێری یانەکە دواتر سەرۆکیانە بەجێی هێشت ئەوە بوو ئەمن دەکرامە سەرۆکیانە بەڵام حەزم لێ بوو کە کاپتن حەمەخان یعنی ئەوە نییە تۆ هەموو شتێک بی بەڕاستی بەدڵ حەزمان لێ بوو کاپتن حەمەخان وەکو پاداش دەکە چەندین ساڵ ئەو کوڕە لەناو کاپتنی یانەی وەرزشی بروسک بووە ئەمن بەڕاستی مەجالمدایە ئەو ببتە سەرۆک و ئەم بوومە جێگری سەرۆکیانە هەتا ئەو بابەتەی کە تازە باست کرد خۆم هەڵبژار کاتی خۆم هەڵبژار بەداخەوە بەرپرسی ئیداری و وەرزشی شاری هەولێر پیلانێکیان کرد یەکەچیان ئیسقالیان پێدا و گوتیان دەبی انتخابات بکرێتەوە و زەخت لە من کرا کە ئەگەر ئەمن بێمە ناو انتخاباتی ئەوە یانەکەی دەدەنە کەسانی تر بەو مەرجە قبولم کرد کە ئەگەر کاپتن حەمەخان بکرێتەوە سەرۆکی یانە ئەمن سەحب دەبمەوە نایمە ناو انتخابات هەرچەندە انتخاباتەکە ئێستاش دەیڵێم انتخاباتەکە یاسایی نەبوو لەبەرەوەی بە شێوەیەکی واکرا دوور لە چاوی ڕاگەیاندن دوور لە چاوی دیعام چکە بە خۆت زای لە انتخابات حاکمە چیش حاکموانە نهاتبوو نەخێر کەس لەوێ نەبوو بەڵام مەم لە بەخاتری کاپتن حەمەخانی مەشین کرد و زانی وەزعەکەکوە زۆر بەداخەوە دەیڵێم کاکە شاری هەولێر شاری هەمووانە ئەوە نییە تۆ حزبەکی یان تۆ دەسەڵاتت لەو شارە هەیە کاکە لێگەڕێن بالۆ هەولێریەکانی ئیتر ئەگەر ڕاضەبی بابەتی تربی بەڵام بەداخەوە دەرفەت بێمە نادرێت و هەر ئەوەندەیە تو لەگەر ئەو کەسەی نەما یاخود نەما ئەوە نابێت لەو شوێنانەبی و ئیتر ئەوها ڕۆیە و باشە باسی هەولێر کرد گوتە هەولێر بالۆ هەمووان بی بەڵام زۆر لە سوۆسیال میدیا لە فەیسبووکوانەی خۆت دەبینم زۆرێک لە دژایەتیت بەرامبەر بە خەڵکی بیانی هەیە لێرە خەڵکی کە لێرە ئیش دەکایان دەژیت مەسەرە خەڵکی وڵاتانی دیکەنە خەڵکی شوێن ترم لەڕاستی ئەوەیان بۆیان ئەو هەستە بۆ لە لای تو دروست بووە وەڵڵاهی ئیتر زۆرەوەی باز دەکەن وەڵی بە من دەڵێن ڕەگەز بەرێز بە من دەڵێن نازانن چ ئەمە پشەم پێدەی وەڵی فشەم پێدێ دەزانی لۆ ڕێزم لۆ جەناب و بینەران هەیە ببوورن ئەو کەلیمە بەکاردێنین کە فشەم پێدێ لەبەر ئەوەی هەولێری هەولێریانە ناکرێت تۆ گەنجی هەولێرێ 5,000 لە بەڕگ نەبی گەنجی وڵاتانی ترت هینایە لێرە دانایە کورتە کە لەگا لەسەر ئەو خەڵکەی و ئەو ئیشی هەبی گەنجی مەش لە بن دیواری دانیشی 1000 دیناری پێنەبی ڕەنگە پاکێتە چ پێ بکڕی وەڵڵاهی لەو ناحیەی نالێن دیسان دەیڵێم و بەڕەگەز پەرستم حساب دەکەن بە ئەمن پێڵاوی منداڵەکی شاری خۆم بە هیچ من گەنجێکی وڵاتانی تر نادەم ئیتر بە هەر بابەتێکگەم بە هەر شتێک ئەو خەڵکیان هینایتە شاری هەولێر و لێرە حاواندیتەوە بەداخەوە ئێستا حکم بکەوتە دەستە من خوددا عالیمە هەمووی لول دەدەم و هەمووی دەنێرمەوە حدودی با دەرفەت بدەینە گەنجەکانی خۆم چکەم بەڕاستی گەنجی هەولێرێ کاکە ئەرسەلان ئەتوش لە ناو خەڵکی بەڕاستیش گەنجی هەولێرم بەڕاستی زۆر مەخدورن کاکە ئەرسەلان یعنی نە کەسابەتێک مایە نە ئیشەک مایە معقولە بەنگلادیشێک لە بنی دنیا بێ لێرە لۆری زبلی باش وە حادیسەش بکات طبعا ئیجازەی سیاقەتی نییە گەنجی خۆشمان
دیناری لە بەڕک نەبی ناوەڵام بەڵام زۆر زیادڕێن گەنجی خۆمان بەو ئیشانە ڕازینینە بەو مەبلەغانە ڕازینینە کە دەیگەن شتیوانە بەو خوددای شتیوانێ کورە تو دەرفەتت دایتێ تا پێ ڕازی نەبی بەو خوددای ئەو قسانانەی دەکرێت هەمووی لە بەرچی خۆیان دەری دەینن بەسە تا کۆمپانیاکانی خۆیان کار بکات باشە با کۆمپانیاکانی خۆیان بی بەڵام با خەڵکی ئەو شارەیشی تێدا بکە با خەڵکی کوردیش تێدا بکە ناگەڕێت کاکە ئێستا پرۆژەک هەیە ئێستا سەرقالینا بڕواتەبی گەنجی ئەولێریان وەرنەگرت پڕی عەرەب و سووریا یعنی وڵاتی وڵاو باشترین لە حینچی عێراقە هینایتمان کرە لە حینچیت لێ بابە شاری ئەولێری لە حینچی نەبوو شاری ئەولێری خۆدەزانی دووخەکان ناسی لێدا بەڵام پیشانە لە هەولێر هەر هەبووە خۆ بە قورعان کاکە ئەرسەلان بەداخەوە خەڵکی هەولێرێ بە کاملی تەهمیش کرا لە بەرپرس لە گەنج لە وەرزش لە هەموو شتەچی تەهمیش کرا هاوشتیانە لاچ بەداخەوە ئەوی دەڵێت زۆر باش ئەگەر مادام شتێک دوو ئێستا گوتە دەگەر نەدەسەڵاتمە بی ئێستا گەرە تو بتکەنە وەزیری ناوەخۆ کە پۆلیسی و ئەگەری هەیە ڕۆژێک لە ڕۆژان ببێ وەزیری ناوخۆش ئەگەر ببێ وەزیری ناوخۆ چ دەکەی بە تایبەتی لە هەولێر وڵی جارێ ئەو فیزەی لەغوو دەکەمەوە نالم کەس داخلی شاری هەولێری بتۆ لە دەستی کار فرسەت دەدەمەوە گەنجانی شار و ئێستا پۆلیسیش بەڕاستی دەستی کراوە نییە پۆلیسیش بەو شێوە مەطلوبە نییە کە خەڵک چاوەڕێ دەکەن ئیترەوە لە ئەگەر هەر بابەتەک و وەختی خۆی ئیشی بەس ئەو ئیشەی کە دەیکەم ئەو فیزە و ئیقامە و میقامە هەموو لەبوو دەکەمەوە هەمووی دەنێرمەوە بەڵام پێدوانیە شارێک کە بووە پایتەخت و کۆمپانیا و ئیش و کاری تو زۆر تێدا بوو پێویستی بۆیە کە خەڵکیشی تێدا هەبێ خەڵکێک ئیشدەینە بەڕادەینە زۆر تەبیعی بەڵام بەڕادەینە بەڕادە و ڕێژە خەڵکە زۆرەینە کە ئێستا لە ناو شار دەبیندرێن یعنی ئەو ڕۆگرتە ویددیویان ناردێت لە ناو قەیسەری ئەو هەموو منداڵە دەست ئەوەی ئاو دەفرۆشن و شتی دەفرۆشن و شەڕ دەکەن و ئەنکە خەڵکەکی عەرەب ئێستا هاوینە بە خۆت دەزانی خەڵک دێ بۆ سەردانی شار یکە کە بەگژیدا دەچن یعنی شتی وها خراپ دەکەن بە تەسەوری بەشەر نییە ئەو شتانە نا وەرە ئەمن دەدبەم دەچین ئەمن سلێمانی شاری خۆمە طبعاً دۆچی شاری خۆم ئەوە هەمووی کوردستان من شارەکانم خۆش دی بەڵام وەرە دەچین یەک ئەو شتانە خاصە لە دۆچی هەر نبینی کە یعنی چ بوو هەولێر بووە چ تێ ناگەن لێ ینی زۆر ئەمن زدی ئەوەی مەکە خەڵکەکی بیانی بێ شوێنی گەنجەکانی ئەمە بگرێت باشە من زۆر زیادە بینم قسەت لەسەر بوونی یانە شەوانە و نایت کلاپ و دیسکۆ ئەو شتانە شەیە لە هەولێر کە خەڵکێک پێی وایە ئەوە پێویستە لە شارێکی گەورەوەکو هەولێر کە خەڵکی بیانی زۆر تێدا و خەڵکی گەشتیاری زۆر تێدا ئەو شتانە هەبیتەوە بۆچی دژی ئەوەی یان ئەوم بینیوە کە دژات قەزیەت تو کللتوری شارە چ خۆت تێک نادەی کات ئەو شارە بە ناوی سوڵتان مزەفەر و شێخی چۆلی و ئەوەی بەناوبانگە خۆتونایی خەڵکەکەت هینایە لێرە توخوا عیب نییە خەلکی بەغدایە کە جاران خەڵک ئەگەر بیژبال و کەیف و سەفای دەچۆ بەغدایە ئێستا عکسوی تۆ تخوا ناوی هەولێرێ بەو نەوعی پیس بکرێ ڕۆح المعارض مال ئەربیل معارض لەگەر ئەو شوێنە خراپانیانە تخوا گوناح نییە ناوی ئەو شاری ئەوها پیسکەی کە خەڵکەکە دەسەڵاتی وەی نییە نەخۆ وەڵڵی دەسەڵاتی وەی هەبی ناهێلین یەک بار و ئەو شوێنانە بمینێ بەداخەوە کە ئەوەش باز دەکەم زۆر باشەکە کاروان لەو ڤیددیوانێکە خەڵک بۆ دەنێن لە سۆشیال میدیا تۆش بڵاویان دەکەیەوە لە پەیجەکەی خۆت شت هەبووە کە زۆر کاریگەی لەسەر بەجێشتی بیت یعنی زۆر بە جددی هەوڵت دابی کە چارەسەری بکە یان ڤیددیۆکە زۆر بە شێوەیەک بوو بێ کە بابڕێن ئازاری دابی دەزانی چۆنە ینی هەندێک نامە هەیە ئێستاش لۆم دێ ینی بڕواتێ بی ساحب ژن و منداڵە لەبەر ئەو بارودۆخە خراپەی کە دارایی هەیە هەوری خۆ کوشتن دەدا کاک ینی بەڕاستی کارەسات لۆ بگاتە ئەو حەدەی گەنجەکی وڵاتی من شاری من بێ خۆی بکوژی لەبەر نەبوونی بەداخەوە ینی حەزەکەمە و بابەتی باسکەین ئەوە تاها بینایی محافەزەی بینایی محافەزەی لۆ ئیبراهیم زەنگەنە سوبحی عەلی خەلەفی نەما لۆ کەس نامینێ لۆ شتێکی جوان دەمێنێت تو لە شارەکەی دروستیکەی ئیبراهیم زەنگەنە محافز هەولێر کاتی خۆی لێدرا لە ڕێی کوچ سوبحی عەلی خەلەفی بەرپرسی حزبی بەعسی هەموو کوردستان بوو ئێ لۆ بینەما کاکە لۆ کەس نامینێ برا توش هەوڵدا مادام دەسەڵاتت لە دەستە شتێکی جوان دروستکە
شتێکی خەڵک چوار ڕەحمەت لەو بنێری چوار شتی باش کە خەڵک گلەیت لێ نەکە ئێ معقولە لە پێیجی من هەمووی گلەیە هەموو خەڵک گلەی هەیە باش ئەگەر خۆ ڕاستەڕێبی خەڵک گلەی ناکە بەداخەوەشکە گەیشتین بۆ مۆشەی کەواتە ئەو خەڵکانێک کە شت بۆ تو دەنێرن و تۆ بە دەواازەیەک بۆ خۆیان دەزان ڕەنگە لە انتخابات دەنجیان دابێ بە تو بەڵامەوە خۆت باسی دەکەی شتێک کرا کە دەرنەچی یان با بڵێن دەنگەکانت نەگاتە شوێنی ئەوەی خۆی واللهی زۆر ئاسایی ئەوی دەنجی دایە دەستی خۆشبی ئەوی دەنجشی نەدای هەر دەستی خۆشبی بەڵام من سڵ ناکەمەوە و لە مافی ئەو خەڵکەش ڕاوە ناست زۆر باشە گوتم منداڵی گەڕەکی عارەبان باشە بە پیاسەی گەڕەکی عارەبان بکەین پێشەوەی بچێنەوە بازاڕ بەڕێزان هاتینە گەڕەکی عارەبان یەک لە گەڕەکە هەرە دێرینەکانی هەولێرە کە زێدی لەدایکبوون و ژیانی کاروان خۆشناوە لێران دێک باسی ئەو گەڕەکە دەکەین و باسی ژیانی ئەو دەکەین کاروان دەمێ بزانم منداڵی خۆت چۆن ئەو گەڕەکەی بەڕێوە برد و چیت لەبیر ماوە لەو یادەوەرەکانی منداڵیت من شانازی بۆی دەکەم کە منداڵی گەڕەکە چ ملیمە زۆر شت لەو گەڕەکە فێر بوو لەو گەڕەکە لە دایک بوویمە پێکەوە ژیان لێرە بوو لە گەڕەکی عارەبان بوو خەڵکی مەسیحی تێدا بوو عەرەبی تێدا بوو تورکمانی تێدا بوو کوردی تێدا بوو کەس نەیدەگۆ ئەو فلانەیە ئەو فلانەیە کاتی بەر لەوەی بچینە مەکتەب نانی چێ حازر با لە ژنەکان لە کۆڵانێکی لە کۆڵانێ مەسیحی عرب تورکمان نەبوو نانی چێ حازر بە هەمووی جومیوی دەکرد نانمان دەخوار قاپشیان لۆ تێدەکردنی غاردە مەکتەبێ ئەو نەبووە لە ئەوە نانیوەی ناخۆم و کەس ڕۆژێک لە ڕۆژان پەستیشی بەوە نەدەکرد بڵێن ئەوە فلانە ئەو فلانە ئەو شتانە نەبوو دوێ خۆشیەکەی ئەو گەڕەکەی ئەو بوو کەنیسەی لێ بوو مزگەفتی لێ بوو هەموو شتێکی لێ بوو دەرگەی هەموو ماڵەکانیش کراوە بوو لۆ هەر هەمووان کراوە زۆر ڕاستە ئەو منداڵانەیە کە لەگەڵ تو بوون لەو کاتە لەو گەڕەکە ئێستا ڕەحمەن وەکو جەنابەت گەیشتنەوە تەمەنە کەسیان لەبیرت مایە یان با بڵێن چێ بوون ئەو برادرانەی خۆت کە بە منداڵ لەگەڵ یان بوو ئەگەر ناویان بینی مەسەلەن وەڵڵا هەموو ماینە ئەوە مالی ئەگەر ئیلیا هەبوو ئیلیا لە عیبیمە بووی تایڕێ ئیلیا لە نادی بروسێت لە نادی بروسێک لە نادێربی بوو لە ئەکاد بوو مالی مام فەرەجی بوو مالی بەدروان بوو مالی عەبدی مالی مام محسین قەسابی مالی کەباب یاسینی سیروان جیرانمان بوو ئەوەی کەباب یاسین مالی حاجی واحدی مرتبات شیرن و فەرهادیان هەبوو ڕزگار و فەرهاد ئەوانە جیرانمان بوو بزانام هونەرمە زەکەریاش منداڵی زەکەریا بەڵێ مالی لە پشت دێرە بوو هیچ بیرەوەری تێ لەگەڵ زەکەریای وەکو برادەری زەکەریا لە مەگچکەتر بوو داد نەماندە شتۆپانێ بکە ئەو شتانە هەبوو بەڵامی تر ڕۆژگار وای کرد هیوای سەرکەوتنی بۆ دەخوازن مالی بەڵێ لە پشت ئێرە بوو زۆر باشە لە فرسەتێکەوەدا قۆزمەوە کاروان باسی کاری ڕاگەاندنمان کرد لە پۆلیسی هەولێر دائیمەن چاوپێکەوت لەگەڵ ئەو کەسانە دەکرد کە تاوانبار بن یان تۆمەتبار بوون شتێک ماوە لە بیرت کە لەو مقابلانێک کە کردو تا لە زیکرایەتی خۆت ما بێت کە دەبیرت نەکرد بێت شتێکی گوتی بێ ئەو تۆمەتبارەکە هەمیشە لە خەیاڵت بێت ئەمن هەر کاتی خۆی دەیانگۆ دەبی دەم و چاوی دەرچی بەخۆ دەزانی فەرمانی عسکەری بوو دەبی سلام علیکم کوونە باشن ئەحواڵتان ماندی نەبن باشە بەڵام ئەم بیرۆکەی من بوو کە وام کرد پشتی تۆمەتبار دیار ئەوەش دوای ئەوەی کەسێک سیارەی دزی بوو بەر لەوەی عرض بکرێ خەڵکانە گاتنەکەن بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و دنیا هەستە کابرا گوتی بەو خودای ئەوە دەرچی لە تەلەڤیزیۆنی ئەوە زاوامە ئەمن کچەکەی پێ تەلاق دەدا ئیشەکە گەورە بوو پێش من 5 منداڵیشی هەبوو و بیریش لەوە کراوە کە ئەمە ئەگەر ماڵان کاول دەکەین ڕاستەوە تاوانی کرد ئەم بیرۆکەمەوەدا کاتی خۆی ڕاستەوە تاوانی کردێ بەڵام لۆ برایەکەی زەمبی نییە ئەوە بووکە ئەپۆ باشی ئەحوال کووە سەحەت کووە دەست ماز دەکەم ئەوە بوو کە ئەو بیرۆکەیە سەری گرت پشتی تاوانبارمان هاوێشتە کامیرەی بۆی نەناسرێتەوە یاخۆت خانەوادەکەی تووشی زەرەر نەبن چکەوە تاوانێک کردووە برای خۆشی منداڵی زەمبی نییە کە
ئەوە بی زۆر باشە هەر بەسەر ئافرەتە مەسیحیان ئەوە هەراسی لە مێژە لێرەیە زۆر ئەو مەقسەدم هەر هەستیش پێ ناکەی بە تورکیش قسەی دەکەم نەک بە کوردی هاوە تورکیش قسەی دەکەم هەستیش پێ ناکەی کە مەسیحیە زۆر باشە دەمیست بە ڕێی تو بزانم سەبارەت بەو شێوازەی ئێستا کە لە پۆلیسی هەولێر یان لە دەست پۆلی هەتە لە شارەکانی کەش ینی کە تاوانبارێک دەگیرێت ئێستا زۆرێتی تاوانەکانیش گۆڕاوە بە تایبەتی مادەی مخدرات و تاوانی کوشتنەوەوانە زیاتر ڕوودەدەن ئەو مامەڵەی میدیای پۆلیس یان هەندێک دەستگا ڕاگەاندن دەیکەن دروستە پێ دوایە کە ینی زۆر زوو جارێ پێش تحقیق پۆلیس تۆمەتبارەکە پێشان دەدرێت هێشتا دیار نییە و تۆمەتبارە هەوایان هەو نییە کەچی لە میدیا دەیبینین ینی نازانم وەکو کەسێک شارەزار ڕێیت چێ لەسەرەوە دوو بابەتی زۆر گرنگ ناکرێت و ڕووداوێکی گەورە بدێ یەک میدیای ئەوانی تر تەلەفۆنیشی جواب نەدێ ئەو زۆر هەڵەیە بەڕاستی دووش ناکرێ کابرا ڕۆژنامە نووسە بێ لێکۆڵینەوە لەگە تاوانبارەکێک ئەوەت کوک ناکرێ دەبی ئەفسەر لە ڕووی یاساییەوە چۆرەکان نابی هەتا تاوانەکەی لەسەر هەندێک حالەتمان بینی و زۆر خێرا یەکسەر وەکو بڵێ تحقیقی لەگەڵ کراوە لەلایەن میدیاکانەوە یان ناکرێت تو کاری ڕۆژنامەوانی دەکەی ڕێزم لێ هەیە بێ لێکۆڵینەوە لەگە تاوانبارەکەی بکە شتیوانە لە هیچ وڵاتە ئەفسەرێکی دەینم ئەفسەرەکە قسەی بک بڵێ 1 2 3 4 ئەو دەتوانێت بە ڕێگای ئەفسەرەکەی پرسیارەکان بکە لە خودی خۆی پرسیارەکان کە ئەو مالی ئەو ماڵی گۆ چی یادگارێک تێرێرەکە ئەو خانووی دەبینی هەست بە چ دەکەی لە ناخی خۆت چ بیرەوەریەکەیە یان ئەو ئەحساسە چییە کە تو هەستە کاتێک دێ لە ئەو خانووی کە منداڵی تو لێرە بووە بەڕاستی من داکەم تقریبان 3 ساڵە وفاتی کردیە داری خۆش بێ لە پاش وفاتیوی تر ئەوە ناینەوە ئێرە با بڵێن دایکت لێرە بۆیان لێرە بەخۆی لێرە بوون لە منیش لێرە گەورە بوویمە بەڵام لە پاش وفاتکردنی ئەو ئەمە ناینەوە ئێرە هەر دڵمان نایە هەتا لە گوندی شخانیمان هەیە یەک جار چوین کو دەرکیان کردەوە دەستیان بە گریانێ کرد لە بەرەوەی لە هەر شوێنێک تەسەوڕم دەکرد کە داکەمەوە دانیشتێنانی حازر دەکەن دانیشتێ چای حازر شوێنەکان هەموو یادەوەریە سەر دەرکەمان کلی لەو تقریبان 3 ساڵیشە نەچینەوە بوویدی لەناو لە چ گوند دەچینە لە سولاچێخانیوان هەیە بابت خۆشناوە دایکت هەولێریە نەخێر دایکم کۆیە داکت کوێ ئەوە هەندێک زۆر داکم کۆیە خەلکی کۆیە خوا لێ خۆشبی با زۆر ئەوەت نەکەم بێ تااقەت نەکەم لێرە با بڕۆین لێرە بچین چاچ بخۆینەوە کاکاروان پۆلیس میدیا زۆر شتەیە لە ژیانی تو ینی زۆر لە تێکەڵی وەرزش بۆ ئاخیری لە شەڕی داعشوانە بینیم هەندێک ڕسمت داناوی سەردەمی شەڕی داعشوانەیە یان خۆت چوبی بۆ ئەوە لە بەرچی بوو ینی لۆ واجب بوو لە بەرەوەی ڕاستەمە لە پۆلیسین بەڵام هەندێک واجب هەبوو لە دووسێ جێی گەورە سلام علیکم باشن وەستا ئەحواڵتان چاوتان ماز دەکەم سپاس خۆ دەزانی شەڕ کاتی وڵات دەکەوێتە قەیران و ئەو وەختی شەڕەکان زۆر گەورە بوو دەبا بەشداری ئەو شەڕی کرد زیکرایەتت مایە لە شەڕە شتێکێ لە یادەوەیتمان زۆر ناخۆش با دانیشتین چاچی بخۆینەوە سلام علیکم باش ئوستاز ئەحواڵتان باشن باش برام چاوەکەم عەفو ئیشەکەتان بەمڵ داهینام تازە باشی برام زۆرێ زۆر قەڵەباڵ خۆی دەنگە دەنگ زۆر ئێرە باشترە عەفو دانیشن کاک دانیشن زۆر سپاس لۆم باس کە بزانم چ تێرە سەردەمیەوەکی چوینە خەتەرترین شوێن کە لوبی داعش لەو شوێنە بوون قیادەی داعش ئەمە چوین ئاسایشی شتیشمان لەگە بۆ هەندێک داواکراو هەبوو لێ بریان گرن ئەمە کوی سەحەب بووینەوە لە سەعات 11 ئەو شوێنە گیراوە دایانە بەرهاونە ئەن زۆر شتی ناخۆشمان بینی خەتەریاتە ئەری وەڵڵا خەتەریا دەبوو تیارە قەسفی دەکرد بەڵام ئیتر ئەو کاتی واجی بوو ئەو تو زابتی نابی ئەوکەی و ئەو شەویش کاتی ئاش گۆتیان داعش دێتە هەولێرێ ئەو کاتیش لەگەر هێزی ئامادە عەمید سەروەتوان
واجبمان کە تاکن معمل شیشی ئەوەی ئێستا پشتیوان حاجی مەولود لە ئاسایشی لە پێشمان بوو ئەو شەوی زۆر خەتەر بوو بەڕاستی بەڵام ئەلحەمدولیلا کەس نەکوژرا و کەسی چیرێنە زۆر باشە فترێک لە حرس حدودیش پێم وابی لەوێ بوو وەزیفەت لەوێ بوو ئەوە چۆن بوو ئێستا هەلوێ ماویان گەڕایەوە نەخێر ئەوە تەنسیب بووم لەسەر داواکاری برای ئازیزم لیوا ڕکن حەماد فازل هادی دزەیی قایدی مەتیقەیەک بوو دیار بوو حەزی لێ بوو لە ڕاگەیاندن ڕاگەیاندنەکەی خۆی تەفعیلکە داوای منی کرد موافقی هەردوو وەزارەتی ناوخۆی هەرێم و عێراق وەرگیرا بە تەنسیب 2 ساڵ لێوێ بووم بەڵام توانیم شتێکی زۆر جیاواز بکەم لەوەی کە بە ژیانی حکوومەتی عێراقی حرس حدود پاسەوانی سنوور گۆڤاریان نەبوو توانیم یەکەم گۆڤاری پاسەوانی سنوور بە زمانی کوردی و عەرەبی لەوێ دەربکەم و 2 عەدەدمان دەرهینا ئەوە بوو 2 ساڵەکەی من تەواو بوو تەنسیبم تەواو هاتمەوە وەزارەتی ناوخۆی خۆمان لە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس بەشی سەرکراوەکان ئێستا لێ بەشی سەرکراوەکان بۆ بەشی سەرکراوەکانیش ئاری بەشی سەرکراوەکان تەزمی دەرێ وڵام مەجموعە زابطە چی زابطی باش لەوێنە بەداخ باش ئێستا بە قەزەی تومان زانی بەس خەڵکی کە بۆ ئیتر هەرێک و لەسەر کەیسێکی هەرێک و لەسەر نووسینەکی خوا و خەڵکە بگری ئەوی لەسەر خەڵک دەنووسی تعاملەتی دروستە خەڵک لەسەر نووسین سزا بدرێ کاکار سەلانەکەەوە شاری هەولێر ناکرێت کاکە باشترین مهندسی بینە بکە مدیر ئاو یان مدیر کارەبا ڕێگاوبان خۆشە نیە لە حزبەکەی تووبی مهم ئەو کەسە عقلیەتی چۆنە و چۆن کار دەکا و چۆنە و شارە بەورە پێش دەبان بەڵام بەداخەوە لێرە وەکو باسم کرد هەولێریەکان تاهمیش کراینەوە لە هەموو سلێمانی ڕێزمێ لە هەموو سلێمانی بگەڕی مدیرێکی هەولێری نبینەوە دۆچیش نبینەوە لە هەموو دۆچێش بگەڕی مدیرێکی هەولێری و سلێمانی نبینەوە بەڵام تەنها لە هەولێرێ نەبی بەس دەڵێن ئەوە پایتەختە بۆیەوە والله پایتەخت کاکە لۆ خۆت بۆ بەس لێگەڕێ گەنجی هەولێرێ ئیدارەکەی هەولێرێ بسوڕێنی بەداخەوە کاکە دوو چامان لۆ بینە برام کاکاروان زۆر حەریسی لەسەر هەولێر زۆر سووری لەسەرەوەی کە هەولێر پارێزراوە بێ هەولێر دیمۆگرافیای نەگۆڕێز ئەو کللتورە جوانێک کە هێتی نەگۆڕێت هەتا بینیمە لەسەر ئەوەش نووسیتانی کچە مۆدێلەکان ڕێی چ لەسەرەوە پێت وایە ئەمە زۆر کاریگەری هەبی لەسەر بڵێن چارچیوەی هەولێر کللتوری هەولێر هەولێر گەورە بووە مەسەلەن خەڵکی زۆری تێدایە کاکەسەلانجیان ئەوانە هەولێری ناشرین دەکەن ئارێ خێرە تازە باسم کرد خێرە لە بۆ وەزیفە و لە بۆ شتی باش خەڵکی هەولێر دانانەی خێرە لەگەت بتەوێت دوو قسەی خراپ بکرێ دەی مەرەکرد لە چار کەسیدا مقابل لێوان دەکەی یان کچە مۆدیل دەین لە ناو هەولێرە بە سیارێ عەرزی خۆی دەکا ژیانی خەڵکە کە ژوێرانە هەتوو دەتەوێت هەولێر وا پیشاندەی کە ئەسلی وانە لێ ینی ناکرێت و ئافرەتی دەرەوەی ئەو وڵاتەی نەگەو شارەی بێ لێرە پۆز لەسەر گەنجی ئێمە لێدا واللهی دژیمە هەتا هێسقانی شەولێر چیاتی دەکەم لەگەر ئەو پەڕی ڕێز و حرمەتمە من باسم کرد سلێمانی دۆ کەرکووکم خۆش دەوێت بەڵام لۆ شاری خۆم واللهی هەتا ئێسقان هەولێر چیاتی دەکەم هەولێر چیاتی واتە دیفاع لە شارەکەی دیفاع لە خەڵکەکەی لەبەرەوەی ئەو خەڵکە وەکو باسم وڵی خەلکی هەولێرە هیچی نار وڵی خەلکی هەولێرە لی گەڕێ ئای بدێ کارەبای دێ ژیانی خۆشکە واللهی عیلاقی بە کەس دانێ خوای دەکرێسا بەنگلادیشێک ڕێزمێم حافزی هەولێرە دەبوو خەلکی هەولێرە حەقی بەوەی دانێ خەلکی هەولێر دەوێت کەسابەت بکە بەڵام بەداخەوە لێ ناگەڕی ئەویش بکە زۆر باشە دواشتم ئەوەیە ڕاد لەسەر 1964 وەکو دەستگایکی میدیایی دەستان خۆش زۆر باش ڕۆیشتینە هیوادارم هەر بەو نەمەتەش بڕۆن تێدەگەی چۆن دوور لە لایەنگیری هەر حزبێک یان هەر کەسایەتێک 1964 بەوەی جوانە کە یەک ڕێڕەوڕۆیە و هیوای سەرکەوتن تا بۆ دەخواز شتێکت ماوە باسی کەی لە بەرنامەکەی من پرسیارم لێ نەکردمی لە دڵتا ئەو خۆی کاکەر سەرای چ نێژ شتێک پامێکتە بێ شتێک بتێ بیڵێ پێیان ئەوەیە بەڕاستی لە کۆتاییدا دەستخۆشتان لێ دەکەم دەستخۆش بۆ هەردوو ئەو برازەوەی نەگرەکان داواکارم لە هەموو جیهەتە سیاسیەکان لە هەولێرێ گەڕێن هەولێر بالۆ هەولێریەکان بی
چێ بەهرەی هەیە شەر نییە لە حەزبەکەی تۆبی چێ بەهرەی هەیە لێگەڕێ کار بکە با هەولێر بۆ هەولێریەکامی و چاوتان ماز دەکەم دەستان خۆش سپاس بینەرانی عزیزی 1964 پرۆگرامی ئەم زارەی تاکسی 1964 لەگەڵ بەڕێز کاروان خۆشنا و عەقیدی پۆلیس و میدیاکار